بەڕاستی منۆکی هاوڵاتیەک ئەو ڕووداوانە دەگەڕێتەوە پۆسیشت یەکەمیان حکوومەت بەرپرسیار چکە هەموو جۆرە سیارەك دینتە ژۆرەوە سیارە ئەوەی لەسەر نییە لە حدود کە برێ مەتانە و شتانە هێبی دومی شوفێرەکان بەڕاستی زۆر احتیرامی سیاقەت ناگرن ئیفەنە و شتانە ناگرن و سێمیشیان جادەکانمان باش نییە بەڕاستی هەموو هەر سێ جۆر دەگەڕێتەوە بۆ ڕووداوەکان سەرخۆشی یان خێزیات ڕەوی لە پاژوانی ئۆتۆمبیل یان ڕێگەوانەکان ئەمانە چەندین هۆکارن کە بۆی ڕوودانیان چۆ ڕوو بدە دەبێ گەنج پابەند بێ بە هێمایەکانی هاتوچۆ داوا لە شۆفێران دەکەین هەموو لەسەر سورعی خۆیان کەم بکەنەوە بە هێمنی بە ئەویدی هاتوچۆ بکەن دووەم چشتی هۆکاری دووەم هۆکاری دووەم حکوومەتە حکوومەت لازم ئەو ڕێگاوبانانە چا بکاتن ڕێگاوبانی زۆر خراپمان هەیە